جهوننا دستان جوانتر چه نبویه جبر کت دزانن لفدو باندیبونه کتی لدو واسطانه کتی حتی کو او کارته انجام دان اما بر خوبدن قزوینا ایرانی کو او باشاره کی گله کی نافداره بکارن دستان به هنران دستان به تایبتی جی داله چکرنا کوزانده کو بره همو دکار بیشتر کلوپنت نوامالی دریا چکرنا کوزان دهات چیکرن بتهبتی جب کارانینا حریا صور دبیجی جی کو حریا صور لوی دفری گله کی هیاش برویجی اوی کاری انجام دادن دبلا امبری خبزن قزوینا ایرانی و بزن من کا چه اوی کاری دکنو جکنگی دکن فرم سلااو من مژگان ڕزاییم تەمەنم 32 ساڵە ماوەی 8 ساڵە کاری هونەری دەستی دەکەم. بە شێوەی تایبەتی تر 3 ساڵە کاری گڵێنە و سرامیک دەکەم. بە یارمەتی هاوڕێیان و بنەماڵەکەم کارگەیەکی گڵێنە و سرامیک بەڕێوە دەبین. کاری گڵێنە و سرامیک بەو جۆرەیە دروستکردنی قاڵب و چوارچێوەکان و نەخشکردنی وێنە و ڕەنگەکان بەدەست هەمووی لە کارگەکەی خۆماندا دەیکەین کە بواری زۆر دەگرێتە خۆ. سڵاو من حەنام نزیکەی ساڵێکە لەم بوارەدا کار دەکەم و چەند مانگە لەم کارگەیە کار دەکەم. لە ڕاستیدا کارەکە لەوێەوە دەستی پێکرد کە لەگەڵ مژگان گیان ئاشنا بووم. من لە منداڵیەوە هۆگری ئەم پیشەیە بووم زانیم کە مژگان خولی فێرکاری بۆ وێنەکێشان لەسەر سیرامی کوردوتەوە لە خولەکەدا بەشداریم کرد و پەیوەندێکی باشم لەگەڵ مژگان دروست کرد و توانی منیش بێمە ناو ئەم هونەرە من لە زانکۆ بواری نۆژەنکردنەوەی شوێنەواری مێژوویم خوێندووە. هەر بەهۆی کارکردن لەگەڵ گڵ و کاری نیگاری هەڵکۆڵرا و لە بواری بیناسازیدا بەرەو ئەم کارە هاتم و هەندێشت فێر بووم لە کۆتاییدا ئەو هەنەرەمان تێکەڵ کرد و ئێستا خەریکی کار و بەرهەمێکی نوێی. در حال تولیدش هستیم. زۆرترین شت کە هەمیشە لەم هونەرەدا منی سەرسام دەکرد ئەو ڕووکەشانەیە کە دەدرێن لە دەفرەکان کە لە ڕاستیدا پێکاتەیەکی کیمیاییە و زۆر بۆم سرنج ڕاکێشە چونکە ئەو ڕووکەشە کە دەدرێت لەسەر دەفرەکان پێش ئەوەی ببرێنە ناو کورە نازانی کە بڕیارە دواتر بە چ شێوازێک و ڕەنگێک بێتە دەرەوە. وە کاتێک دێتە دەرەوە دەبینی کە ڕەنگ و شێوەیەکی زۆر تایبەت دەگرێتە خۆ ئەمە زۆر لای من جوانە. بۆ هۆی ئەوەی من زۆر هۆگری ئەم هونەرە بم و ئێستا زۆر خۆشحاڵم کە لەم بوارە کار دەکەم. دارم تو این در واقع این صنعت دارم کار میکنم. لە شاری قەزوین مامۆستای بەناوبانگی زۆر لە هونەری گڵێنەدا هەیە. 8,000 ساڵ پێش زاین لە ناوچەی بوینزارا لە سەردەمی مێژوویی قەزوێندا هەندێک پارچە شوێنەواری گڵێنە دۆزرانەوە کە نەخش و نیگاری زۆر جوانیان لەسەر بووە. واتە ئەو شێوە گڵێنەیەی ئێوە لە مۆزەخانە هونەریەکان دەیبینن بە جۆرێک دەتوانین بڵێن شێواز و نیگاری تایبەت بە ناوچەکەی ئێمە. سفالگری به این صورت هست که حتی از خاک باغ گڵێنە هونەرێکە کە تەنانەت دەکرێت سوود لە خۆڵی باخچەش ببینی بۆ دروستکردنی قاپی بەردەست و پێویستی ناومەڵ. بەڵام کاری سرامیک جیاوازە. لە سرامیکدا خۆڵەکە دەبێت بە هەندێک پرۆسەی تایبەتدا تێپەڕێت تاوکو ببێتە خۆڵێک بکرێ
بەرهەمی سیرامیکی لێ دروست بکرێت. بەڵام بۆ گڵێنە ئەو خۆڵەی کە پێویستە هەر لە تەپۆڵکەی گڵە سوورەوە دەیهێنن، دەیبێژنەوە لەگەڵ ئاو تێکەڵی دەکەن و دەیکەن بە قوڕ و لە کۆتاییدا ئامادە دەبێ بۆ بەرهەمهێنانی بەرهەمە گڵێنەکە. یک کار شسته و رفته و آماده تولید